دامەزراوی کەریمی ئەلەکە لە ڕۆژی 11 دیداری مامۆستا جەمال بێدار هەورامی بۆ ئەدەب و کللتوری هەورامان ساز کرد. بێگومان ئەم دیدارە پێشکەشکردنی یاخود پێکات بوو لە پێشکەشکردنی چەندین پانێڵی جیاواز کە دەربارەی مێژ و جوگرافیا و ئەدەبیات و هەروەها هونەر و چەندین پرسی تری تایبەت بە هەورامان سازکرا بوو. قسە باسی زیاتر لە سەر ئەم دیداراکەم لەگەڵ زۆر بەڕێز شاخەوان سەدیق سەرپەرشتیاری گشتی دیداری ئەدەب و کللتوری هەورامان. کاک شاخەوان بەخێر بی. زۆر سپاس بۆ دەرفەتە. پێم وابێ ئەمە دومین دیدارەکە ئەم ساڵ سازەکرێن و پاریش هەر لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە قسە باسمان کرد لەسەر دیداری یەکەم جیاوازی دیداری پار لەگەڵ ئەم ساڵەکە. بێگومان ئەم ساڵ با بڵێن زیاتر کارەکان بەرفراوانیەکی پێوە دیارە، باویان توێژینەوەکان با بڵێن زیاترە لە چ ڕوویەکەوە بوو. زۆر سپاس بۆ دەرفەتە. پێم خۆشە پێشەوەی وەڵامی پرسیارەکە و بمەوە پرسە بە ناوی دەستگای کەریمی عەلەکە و بە ناوی دیداری ئەدەبی هەورامانە و پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی کە سوکاری قوربانیەکەی چەند ڕۆژی ڕابردووی شاری سلێمانی و قوربانیانی بردومانەکانی دوێنێ شەوی شاری هەولێر و هەموو شەهیدانی خۆپشاندان و شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکانە خوازین بە دڵ هاوسۆزین لەگەڵیانە و بە هیواین ئەم ڕووداوانە بە زووترین کات کۆتایی پێبێت و ئەم ناخۆشیانە دووبارە نەبنەوە. ئەلبەتە دیداری ئەدەبی هەورامان ئەم ساڵ بۆ ساڵی دووهەمیەتی و ئەم دیدارە ساڵی یەکەم تایبەت بوو بە بواری ئەدەبیات تەنها لەسەر ئەدەبیات وەستاین، بەڵام بۆ ساڵی دووەم تۆ بێگومان نەزانیت، ینی لە ساڵێک بۆ ساڵێکە بێ ئیشەکە گەورەتر بێ فراوانتر بێ. ئەم ساڵ بیرمان لەوە کردەوە مادەم ساڵی ڕابردوو لەسەر ئەدەبیاتی هەورامان وەستاین و بۆ خۆشتان نەزان مەسلەی ناوچەی هەورامان، ئەدەبیاتی هەورامان، کللتوری هەورامان ئەدەبیاتێکی دەوڵەمەندەوە فەرهەنگێکی دەوڵەمەندی هەیە لە هەموو ڕۆیەکەوە، لەبەرەوە ناکرێت ئێمە تەنها بۆستین لەسەر لایەنی ئەدەبی. بۆیە بیرمان لەوە کردەوە کە بابەتەکە فراوانتر کەین، گەورەتری کەین. بۆیە ئەم ساڵ توێژینەوەکانمان بەرفراوانتر کرد. توێژینەوەمان هەبوو لەسەر مەسلەی شوێنەوار، توێژینەوەمان هەبوو لەسەر جوگرافیا، توێژینەوەمان هەبوو لەسەر سینەما و بە دیکۆمنتکردن لە ناوچەی هەورامان و توێژینەوەمان هەبوو لەسەر بواری ئەدەب و توێژینەوەشمان هەبوو لەسەر بواری گەشتیاری و هەموو توێژینەوەانە ئەلبەتە ئامادەکاری باشی بۆ کرابوو. ئێمە نزیکەی 6 مانگە بە دیاریکراوی دەستمان بە ئامادەکاری کردووە بۆ ئەم دیدارە و هەوڵە دین دیدارەکە بێتە نەریتێکی ساڵانە، هەموو ساڵێک لە کاتی خۆیان بەردەوام بێت و ئێمە توێژینەوەکان ئەلبەتە چەند توێژەرێک لە کوردستانی خۆمان لە باشوور بەشدارن لە هەردوو ساڵەکەیە و کۆمەڵی توێژەریش لە ڕۆژهەڵاتی کوردستان کە بەداخەوە ئەم ساڵ توێژەرەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی ئەو شۆڕش و خۆپشاندانی لەوێ دەستی پێکردو نەیانتوانی لەگەڵمان بەشدار بن، بەڵام ئێمە هەر لە پەیوەندی بوون لەگەڵیان، ئەوان هەر لە پەیوەندی بوون لەگەڵمان، دڵمانە لای یەکتری بوو. توێژینەوەکانیشان بەڵێ چاپ کراوە لە کتێبێکە کە ساڵی یەکەمیش هەر چاپمان کرد بوو، ساڵی دووەم چاپ کراوە توێژینەوەکانیان و لەوێ کتێبەکە بەسەر هەموو ئامادەبووانە دابش کراوە هەر کەس بێوێ ئەتوانێت توێژینەوەکانی ئەوانیش بخوێنێتەوە. توێژینەوەکان تەنها لە کتێبەکە چاپ کراوە و بڵاو کراوەتەوە یان لە ناو با بڵێن دیدارەکەیە باس و خواسی لەسەر کرا؟ عادەتی دیدارەکان وایە توێژەرەکە ئامادەیە و هەر توێژەرێک 15 خولەکاتی هەیە بۆی کە ناوڕۆکی توێژینەوەکەی کورت کاتەوە پێشکەشی ئامادەبوانی بکە و پاش پێشکەشکردنی پانێڵەکان کە ئێمە 3 پانێڵمانەیە، لە هەر پانێڵەکە 3 توێژەری بەڕێز ئامادابن و بابەتەکەی خۆیان پێشکەشەکەن. لە دوای پێشکەشکردنی پانێڵی یەکەمەوە ئێمە 20 تا نیو کاتژمێر 20 دقە تا نیو کاتژمێرمان هەیە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو توێژینەوانی لەو پانێڵەیە پێشکەشکراون و لە نێوان توێژەرەکان و ئامادەبوانە گفتوگویەکی خۆش و دیالۆگێکی ڕۆشنبیری و ئەدەبی دەربارەی توێژینەوەکان دروستە بێ و ئامادەبوان سەرنجەکانی خۆیان دەربارەی ئەوەی کە گویان لێ بۆ لە توێژینەوەکە ئاراستەی توێژەرەکانەکەنەوەنیش وەڵامی زانستی و دروستیانێنەوە دەربارەی پرسیارەکانیان. کاک شاخەوان حەزەکەم یەک باسی ئەو بابەتانە بکەین. ئاماژەت بۆ کرد کە دیدارەکەی پار تایبەت بوو بە فەرهەنگ و
ئەدەب بەڵێ تەنیا و بە چڕ و پڕی بەڵێ. توێژینەوەی لەسەر کرا و چەندین توێژینەوە و پانێڵی لەسەر سازکرا. ئەم ساڵ بێگومان مێژ و جوگرافیا و هوەر و خۆت ئاماژەت پێکرد سینەما و فیلم و ئەمانە. حەزەکەم ئاماژەیەکی پێ بکەین بۆ نمونە ناوچەی هەورەمان لە ڕووی جوگرافیا و پانێڵەکە چ بابەتێکی لە خۆگر زیاتر لەسەر چی بوو؟ ئەلبەتە تۆ زانی مەسلەی هەورامان ناوچەیەکی جوگرافی گەورە و بەرفراوانە ینی هەم لە کوردستانی باشوور و هەم درێژە بێتەوە بۆ کوردستانی ڕۆژهڵات لەبەر ئەم جوگرافیا تایبەتمەندێتی خۆی هەیە و توێژەرێکی بەڕێز کە خۆی مامۆستای زانکۆیە و خاوەنی چەندین توێژینەوەی لە بواری جوگرافیا بابەتێکی چڕ و پڕی باشی پێشکەش بە ئامادەبوان کرد لەسەر گرنگی هەڵکەوتەی شوێنی جوگرافی هەورامان چکە خۆتەزانی کەوتۆتە شوێنێکەوە کە یەک پارچە تابلۆیەکی گەورەی سروشتیەوە یەک پارچە ناوچێکی دەوڵەمەندە لە ڕووی هەمووینەکان لەبەرەوە توێژینەوەیکی ورد و زانستی پێشکەشی ئامادەبوان کرد و باسی لەو پێگە گرنگە جوگرافیا کرد کە هەورامان هەیەی لە ڕاستی هەر لە کۆنەوە تا ئێستا و دواتریش گفتوگویەکی باش کرا لە نێوان ئامادەبوانە دەربارەی ئەم بابەتەوە بە چڕی قسەیان لەسەر ئەو گرنگە جوگرافیا و هەڵکەوتەیە کرد کە هەورامان هەیەی لە ڕاستی. زۆر باشە باست لە هوەر و زمان و هەروەها فیلمسازی ئەو بابەتانە لەسەر چی؟ بەڵێ خۆتەزانی ناوچەی هەورامان بە درێژایی مێژوو چونکە ناوچەیەک بۆ هەم لە ڕووی سروشتیەوە جوان بووەوە هەم لە ڕووی کۆمەڵێ عادات و تەقالید و کۆمەڵێ بەرووبوومی زۆری لێ بووە کۆمەڵێک لەو بەرووبوومانە بە شێوازی جوان و یعنی سینەمایی ئاماداکرێن لەبەرەوە ئەمە گرنگیەکی هەیە بۆ هەمیشە بۆ سینەماکاران بۆوانەی کە خەریکی ئەرشیف و دوکۆمنتن بۆی ئەم ناوچەیە ئیشی باشی تیاکراوە بۆیە ئێمە یەکێ لە پانەڵستەکانمان کە بەداخەوە نەیتوانی خۆی ئامادە بێت لە ڕۆژهڵاتی کوردستانەوە کە خۆیەکێ لە فیلم سازە باشەکانی کووردە لە شاری سنەی خۆشەویست توێژینەوەیکی جوانی لەسەر ئەمە ئامادە کرد بۆ باسی لە گرنگی هەورامان و هەڵکەوتەی شوێنەکەی و ئەو هەموو عادات و تەقالیدە کردووە کە لە ناوچەی هەورامانێ لە ڕووی گرنگی بۆ سینەما بۆ ئەرشیف بۆ دوکۆمنتکردن و ئێمە بابەتەکەیمان خستۆتە ناو کتێبەکەوە و دواتر دڵنیام سینەماکاران و ئەوانەی کە لە بواری ئارەزوی بواری ئەرشیفوانە کە نەتوان سوودێکی زۆر لەو توێژینەوەی ئەو بەڕێزە ببینن. زۆر باشە توێژەرەکان ئێوە بۆ خۆتان دەستنیشانیەکەنیان پێشوەختە بڵاویەکەنەوە کە دیدارێکی لەم شێوەیە سازەکەن و ئەوان بابەتەکانیان هێنن. ئەلبەتە هەموو دیدار و پانێڵ و هەموو شێوە جۆرێک لەم کۆڕ و سیمینارانە شێوازی جۆرا و جۆر هەیە بۆ هەڵبژاردننی و کەسانی کاتانەوێ بەڵام من بەو پێی کە خاوەنی بیرۆکەی شەکەم و سەرپەرشتیاری شەکەشم بەڕاوێژ لەگەڵ هاوڕێی ئازیزم کاک سۆی فارۆق کە خۆی هەم شاعیرێکی زمانی هەورامیەوە هەم زمانزانەوە هەم ڕۆژنامە نووسێکی چالاکە پێکەوە 4 تا 5 مانگی بمێنێ بۆ کاتی دیدارەکە دانیشن گفتوگوۆیەوەکەین کە چێن ئەوانی لەم بوارەیە ینی ئێمە سەرەتا بیر لەواکەینەوە ئێمە ئەمانوێت چی بکەین ئەمە دیارریەکەین بۆی بەرچاومان ڕوون بێەوە ئەمانوێت چی پێشکەشی خەڵک بکەین لەو بوارانەی کە ئەمانەوێت شتەکانە نووسین بۆ نمونام ساڵ یەکسەر بیرمان لەوە کردەوە کە پار لەسەر ئەدەبیات کردومانم ساڵ بافراوانتریکەین وتمان با لەسەر گەشتیاری گەڕین و کەسانی کە ئەتوانن لە بواری گەشتیاری ئەورامانە تەبانەمەی کارێکی مختصە ئیشی هەموو کەس نییە و چەند کەسێکی کەم ئەتوانن لەم بوارەیە قسەیانە بێت توێژینەوەیانە بێ ئێمە ناوەکانیانمان نووسی و دەستمان کرد بۆی پەیوەندیان پێوە بکەین چێ لە هەمویان باشترە بۆ ئیشەکەی ئێمە پەیوەندیمان پێوە کردو زۆر جاریش تۆ پەیوەندیەکەی بەڵام ڕەنگە و کەسە ئامادە نەبێ بە حکمەوەی ئیشی هەبێ دەرفەتی نەبێ بۆیە تۆ بەدی لە دۆزیتەوە کەسیش کا دۆزیتەوە کە لەو بوارە لەبەرەوە ئێمە ڕێگا درێژەکەمان تاقی نەکردەوە بانگنەواز بکەین کوێ توێژینەوەی هەیە بینێرێ و ئێمە توێژینەوەکان بین بە لیژنەیەک و سەیریکا و دوای هەندێکی قبول کرێ و هەندێکی قبول نەکرێت دوای خەڵک لێر عادزە بێ دوای خەڵک تێبینی و سەرنجێ نە ئەوەمان نەکرد یعلانمان نەکرد خۆمان گەڕین هەردوو ساڵەکەەوەمان کردووە ڕێگاکەمان کورت کردەوە خۆمان گەڕین ئەوەی ئەمانوێت دەستمان کەوت و ئێنامان پێشکەشی خەڵکمان کرد جا چەند باشە چەند خراپەوە دواتر خەڵگەتوانێت بڕیار با لەسەرەوەی کە دیدارەکە جێگای خۆی گرتووە پەیامەکەی خۆی گەیشتویانە. زۆر باشە ئامانجی دیدارەکە چێتۆکو خاوەنی بیرۆکەکە لە ڕاستیە ئامانجی دیدارەکە ئێمە هەمیشە ئوتومانە ئەدەبیاتی کوردی ئەدەبیاتێکی گەورە و دەوڵەمەندە و لە ناوەمە ئەدەبیاتەیە ئەدەبیاتی هەورامی بەشێکی گرنگی ئەم ئەدەبیاتەوە بەشێکی دەوڵەمەندی میراتە گەورەیەکە بۆ ئێمە بەجێماوە و بیریشمان نەچێت لە قۆناغێ لە قۆناغەکان لە سەردەمێ لە سەردەمەکانە
زمانی هەورامی زمانی ڕسمی نووسینی ئەدەبیاتی کوردیش بووە یاین بۆ نمونە مەستوورەی ئەردەڵانی وەرگین یا مەولەوی وەرگین یا وەلی دێوانە وەرگین ئەمانە هەمویان خۆیان سۆرانی زمان بوون بەڵام بە هەورامی نووسیانە چونکە لەو سەردەم و لەو قۆناغەیە زمانی هەورامی زمانی نووسین ڕسمی نووسینی کوردی بووە لەبەر ئەوە بیرمان نەچێیانی ئەدەبیاتی هەورامی بەشێکی گرنگی ناو ئەدەبیاتی کوردیەوە ئەم ئەدەبیاتەش ئەدەبیاتێکی زۆر دەوڵەمەندە و تا ئێستا زۆر کەم ئیشی لەسەر کراوە ینی من نیگەران بووم لەوەی بیرۆکە سەرەکیەکەی من لەوە هاتکە چەند فستیڤالێک لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووە بەڕێوە چوو وە لە ناوم فستیڤالانەیە بەشی هەورامی تەنها ئەوە بوو جلی شاڵ کلاش پیشانبن لەگەڵ بەروبوومەکانی ناوچێ هەورامان هەمووی لەمەیان کورتکرا بۆ ینی تۆ پێ وابوو بەس هەورامان جلی شاڵ و کلاشی هەیە و گوێزی هەیە و توی هەیە و نازام چی هەیە نا من بیرم لەوە کردەوە ئەبێ ئێمە دیوێکی تری هەورامان پیشان بین کە هەورامان خاوەنی زمانێکی ڕەسەنە خاوەنی فەرەنگێکی دەوڵەمەنە خاوەنی جوگرافیایەکی گرنگە خاوەنی ناوچەیەکی گەشتیاریە کاکرێ لە ڕووی ئابوووریەوە داهات بێ بە یەکێ لەسەر چاوەکانی داهات بۆ حکوومەت و ئەمانە هەمووی قسەی لەسەر نەکرابوو بۆیە من بیرم لەوە کردەوە کە ئێمە کرێ دیدارێکی وا بکەین چۆن لە سلێمانی فستیڤاڵی گەلاوێش هەیە 25 ساڵە بەردەوامە بۆ ئێمە لە هەڵەبجە لە ناو شوێنی جوگرافی هەورامیا شتێکی وامان نەبێت لەبەرەوە بیرم لەوە کردەوە ئەو دیدارە بکەینەوە خۆشبەختانەوە 2 ساڵە زۆر بە باشی و زۆر بە ڕێکوپێکی بەڕێوەجێ من تەمەناکەم بتوانین لە ساڵانی داهات و شادرێژەی پێبین و بێ بە نەریتێکی ساڵانە چووکە ئەو میراتە گەورەی کە باو باپیرانمان لە ئەدەب و فەرەنگی هەورامی بۆ ئێمەیان بەجێڵاوە یعنی دانراوە دەستکاری نەکراوە کە ینی زێڕێکی بەنرخە ئێمە بێکنەوە پشکنینی تیا بکەین وەک چۆن شوێنەوار ناسەکان کنەوە پشکنی نەکەن بۆ دۆزینەوەی ئەو ئاسەوارانی کە بوون بە ژێرەوە و بەجێماون ئێمە بێکنەوە پشکنی بکەین بۆ ئیشکردن لە ناو ئەم میراتە گەورەیە بیەنینە پێشەوە جارێکە فەرەنگ و ئەدەبیاتی کوردی پێ دەوڵەمەند بکەینەوە دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتن زۆر بەڕێز شاخەوان سەدیق بەرپرسیاری گشتی یاخود سەرپەرشتیاری گشتی دیداری ئەدەب و کلتوری زۆر سپاس من ڕێگان بەی زۆر سپاسی دامەزراوەی کەریمی عەلەکە و خودی زۆر بەڕێز دکتۆر تاڕەسوو بکەم کە بەڕاستی 2 ساڵە خۆبەخشانە و لێبڕاوانە و قەڵایەکی گەورە لە پشتی منە بۆ سپۆنسەرکردنی مادیەم ئیشە بۆ پشتیوانی گەورە کە هەرچیم پێوتوە نەیوتوە نا ئەگەر ئەو نەبوایە مە نەمانەتوانی ئەم دیدارە بکەین من لێرەوە داوای لە یەکەم کە چۆن لە ئێستا قەڵاو پشتیوانێکی گەورەیە بۆ ئێمە لە ساڵانی داهاتووش هاوکارمان بێ بۆی بتوانین ئەم نەریتە جوانە درێژە پێبین و خزمەتی ناوچەی هەورامان و کلتوری هەورامی بکەین زۆر ئامادە بووی زۆر